سڵاتوانێ بێوم کاتتان باش بنەران لە پانۆڕامەی ئەڤڕۆی هەواڵەکان جاریش ڕاستەوخۆ پێتان دەگەینەوە. سەرەتا دەچینە لای کورتەیەک لە هەواڵەکان. فەرمانبەرانی فەرمانگەکانی شارەوانی لە سلێمانی و هەڵەبجە و دادگاکانی بەرایی و تێهەڵچوونەوەی کەلار بەهۆی دواکەوتنی موچەکانیانەوە مانیانگرت و لەسەر کارەکانیان ئامادە نەبوون. مانگرتنی فەرمانبەرانی بەشێک لە فەرمانگە حکومیەکان لە کاتێکدا دەست پێ دەکەنەوە کە هەتا ئێستا تەنها موچەی مانجی ئەیلولی وەزارەتی پێشمەرگە و زێرەڤانی و ئەنجومەنی ئاسایی شێرێم دابەشکراوە. هیچ وادەیەکی دیاریکراویش بۆ پێدانی موچەی وەزارەت و فەرمانگەکانی دیکە ڕانەگەێنراوە. سەرچاوەکان ئاشکرایان کردووە کە حکوومەت یاریمی کوردستان با 21 بڕیار قۆناغی دووەمی چاکسازی جێبەجێ دەکات و پەرلەمانتارێکیش ئاشکرای دەکات کە نەهێشتنی دوو موچەیی یەکێک لەو بڕیارانە دەبێت. بەپێی زانیاریەکان و کەسانی کە دوو موچیانەیە پێویستە لە ماوەی 1 مانگدا خۆیان یەکلایی بکەنەوە و ئەگەروانەکەن سەرجەم و موچانیان لێوەردەگیرێتەوە کە لە ساڵانی ڕابردووەریان گرتووە. سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستانیش ڕای دەگەێنێت کە چاکسازیەکانی حکوومەت بەشێکی زۆری لە سەرشانی چینی خوارەوەی کۆمەلگا دەبێت و دووباتیشی دەکاتەوە کە ئەگەر حکوومەتی هەرێم چاکسازی ڕاستەقینە نەکات ئەو ئەگەری ڕوخانی بەهێز دەبێت. شاندێکی باڵای حکوومەتی هۆڵندا بە سەرپەرشتی جێگری سەرۆکوەزیرانی وڵاتە شەوی ڕابردوو لە ڕێگەی فڕۆگەخانی نێودەوڵەتی هەولێرەوە گەیشتە هەرێمی کوردستان و لەگەڵ سەرۆک و سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. وەزیری بەرگری و ژمارەیەک لە بەرپرسە سەربازیەکانی هۆڵندا بەشێکن لە ئەندامانی شاندی وڵاتەکەیان و سەرچاوەکانیش ئاماژەیان بەو کردووە کە چۆنێتی بەرەنگاربوونەوەی تیرۆریستانی داعش و بەردەوامی هاوکاریەکانی ئەمستەردام بۆ هێزەکانی پێشمەرگە لا گرنگترین ئەو تەوەرانن کە لە کۆبوونەوەکاندا باسییان لێوە کراوە. شاندەکەی هۆڵندا پاش کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی هەرێمدا کەمپەکانی ڕاهێنانی پێشمەرگە بەسەر دەکاتەوە. وتەبێژی وەزارەتی گواستنەوە گەیاندنی حکوومەت هەرێمی کوردستان ئاشکرای کرد کە کۆمپانیەکانی ئینتەرنێت رازینین بڕی سەدا 30 لە نرخی خزمەتگوزاریەکانیان کەم بکەنەوە و نەشی شاردەوە کە ڕێژەکە کەمتر بکرێتەوە بۆی کۆمپانیەکانیش رازی بن. ومێد محەممەد ساڵح دووپاتیشی کردەوە کە کۆمپانیەکان نابێت لەگەڵ هەرجانکردنی نرخی ئینتەرنێتدا بڕوو کوالێتەکەی کەم بکەنەوە. داشکاندنی نرخی ئینتەرنێت کۆمپانیەکانی ئاسیاسیال کۆڕەک تیلیکۆم و زەین ناگرێتەوە چونکەوان سەر بە وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێم نین. نرخی سەوزە و میوە لە بازاڕەکان هەرێمی کوردستان بە ڕێژێکی بەرچاو بەرز دەبێتەوە و بەشێک لە بەرپرسەکانیش کێشە لە هاوردەکردنی سەوزە و میوە بە هۆکاری بەرزبوونەوەی نرخەکەدا دەنێن. سەرۆکی لیژنەی علوەی سلێمانیش بە ئاژانسەکانی ڕاگەیاندووە کە بەرهەمی خۆماڵی لە سەوزە و میوە ناتوانێت سەرجەم پێداویستەکانی هەرێم پڕ بکاتەوە و بۆی داخرانی سنووری ئیبراهیم خەلیل و ڕێگریکردنی وەزارەتی کشت و کاڵ لە هاوردەکردنی سەوزە و میوە لە سنووری باشماخەوە گرنگترین هۆکاری بەرزبوونەوەی نرخی سەوزە و میوەن و کاریگەریان لەسەر بازاڕدا داناوە. ڕێخستنە گشتەکانی پارتی دیموکراتی گەلان لە بەیاننامەیەکدا دوای ناماری قوربانیەکانی باکووری کوردستانی بەهۆی هێرش و ئۆپەراسیۆنە سەربازیەکانی حکوومەتیان قەرەوە بڵاو کردەوە ئاشکراشی کرد کە بۆ هێرشەکانی سوپای تورکیاوە 161 هاوڵاتی سیویل شەهید بوون کە 30 کەسیان ئافرەت بوون. بەپێی راپۆرتەکەی هەدەفە حکوومەتی تورکیا ماوەی 280 ڕۆژە گەمارۆ ئۆپەراسیۆنەکانی لە باکووری کوردستاندا دەست پێ کردووە و تا ئێستاش بەردەوامە و لەو ماوەدا هەڵمەتی سەربازی و هەڵکوتانە سەرماڵان و قەدەغەکردنی هاتوچۆ لە 7 شار و 20 شارۆچکەی باکووردا جێبەجێ کراوە و هەروەها زیاتر لە 50 جاریش قەدەغەکردنی هاتوچۆ نوێکراوەتەوە. سەرۆکی پەرلەمانی عێراق لە دومین کۆنگرەی ڕاوێژکاری پارێزگاکانی ئەمبار نینەوە سەلاحەدین لە شاری هەولێر داوای پرچەکردنی عەشایرە سوننەکانی عێراقی کرد. سەلیم جبوری ڕاشیگەیاند کە ڕزگارکردنەوەی سەرجەم پارێزگای ئەنبار نزیک بۆتەوە و گوتی چەکدارانی هۆزەکان ڕۆڵێکی کارایان هەبووە لە شکستێنانی داعشدا و پێویستە زیاتر یارمەتی بدرێن. سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاماژەی بەوەش کرد کە هاوکاری هیچ لایەنێک ڕەت ناکەینەوە بەڵام ڕێگای دەستێوەردان بە هیچ وڵاتیشی نادەین. داوای لە حکوومەتی ناوەندیش کرد کە بە پەلە دەرماڵی ئاوارەکانی ناوخۆی وڵات دابەش بکات. وتەبێژی لیژنەی نەزاهەی پەرلەمانی عێراق ئاشکرای دەکات کە زیاتر لە 60,000 فەرمانبەر قەرزی سەد موچیان لە حکوومەت وەرگرتووە و هەتا ئێستاشێک دیناریان نەجێڕاوەتەوە. عادل نووری وێ ڕایڕەخنەگرتن لەو بڕیاری حکوومەت بۆ پێدانی قەرزی سەد موچەی ئاشکراشی کرد کە ئەگەر وا دابنین کە تێکڕای موچەی هەر کام لەو فەرمانبەران 1 ملیۆن دینار بێت ئەوە هەر کامەیان بڕی 100 ملیۆن دیناریان لەلایە کە هەتا ئێستا هیچیان نەجێڕاوەتەوە. ناوبراو ئاشکراشی کرد کە بەشێکی بەرچاو لە بەرپرسانی باڵای حکوومەتی بەغدا لەو قەرزە سوودمەند بوون. سەرچاوەیەک لە وەزارەتی ناوخۆی عێراقەوە بە ئاژانسەکانی ڕاگەیان سەر لە بەیانی ڕۆژ یەکشەممە 4 تەقینەوە لە بەغدای پایتەخت ڕۆیانداوە و
بەهۆیەوە دەیان هاوڵاتی بوونەتە قوربانی. سەرچاوەکە ئاشکراشی کردووە کە تەقینەوەکان لا 4 ناوچەی جیای بەغدا ڕوویانداوە بەهۆیانەوە 500 کەس ژیانی لەدەستداوە و زیاتر لە 20 کەسی دیکەش بریندار بوون. ئەگەرچی تا ئێستا هیچ لایەنێک بەرپرسیارەتی تەقینەوەکانی نەگرتوتە ئەستۆ، بەڵام بەرپرسانی ئەمنی عێراق تیرۆریستانی دەوڵەتی خلافەتی ئیسلامی بە ئەنجامدانی کردەوە تیرۆریستیەکان تۆمەتبار دەکەن. ئاڵۆزیەکانی نێوان تاران و ڕیاض زیاتر پەردەستێن و لەسەر داوای حکوومەتی سعودیا ڕۆژی یەکشەممە ئەندامانی کۆمکاری عەربی لە دانیشتنیش تایبەتدا لە قاهێرا کێشەکانی نێوان ئەو وڵاتیان تاوتوێ کرد. نەبیل العەرەبی ئەمینداری گشتی کۆمکاری عەربی لە دانیشتنەکەدا حکوومەتی تارانی بەدەستێوەردان و سازکردنی ئاژاوە لە وڵاتانی ناوچەکە تۆمەتبار کرد و بەشدارانی کۆبوونەوەکەش دەستێوەردانەکانی کۆماری ئیسلامی ئێرانیان لە کاروباری ناوخۆی وڵات عەرەبیەکاندا مەحکوم کرد. هاوکات وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیان جەنگی باڵۆیسخانەکان هیچ قازانجێکی بۆ سعودیە نابێت و با پێچەوانی ڕیاض حکوومەتی تاران ناوێت ئاڵۆزیەکان پەرە پێ بدات. هەرشاد بن. جارێشتر سڵاتان لەبێ بینەران لە پانۆڕامەی ئەڤڕێ هەواڵەکان بەردەوامی لەگەڵتان. سەرەتا گفتوگۆی بەردەوامی کێشە و قەیرانەکانی نێوخۆی هەرێمی کوردستان دەکەین. تێیدا دەپرسین قەیرانەکانی هەرێمی کوردستان تاکەی بەردەوام بێ. لە ئێستاە ئاسۆیەکێ بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێمی کوردستان ئەم دۆخی هەرێم تێکەوتووە ڕێککەوت بوو. ئەم هەموو قەیرانەی هەرێمی کوردستان ئاماژنین بە ئیشکالیەتی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان بە غیابی چارەسەری سیاسی وەک باز لە چاکسازی دەکرێت ئێمە چاکسازی ڕاستەقینە بکەین. لە ئێستادا بژاردەکان چین لە بەردەم لایەنە سیاسیەکان. گفتوگۆی بەردەوامی قەیرانی سیاسی و لێکەوتەکانی لەسەر بوارەکانی ژیان لە هەرێمی کوردستان دەکەین بە بەشداری بەڕێز بابەکر دڕەیی نووسەر و ڕۆشنبیر کە ڕاستەخۆ لە سوودەکەمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمانن. بەڕێز بابەکر دڕەیی سلااوتان لێبێ و ئەم کاتتان باش. یەکە پرسیار بۆ جەنابتانەوە دەست پێەکەم، ئەم دۆخی هەرێمی کوردستان ڕێکەوت بوو دەبوو دۆخەکە بەمەی ئێستا نەگات؟ سڵاتان لێبێ زۆر سپاس. بێگومان دەکرا بەم دۆخی ئێستا نەگات زۆرفی کوردستان، چونکە زۆر کەس ئەتوانم بڵێم سەدان کەس لە ڕۆشنبیران و لە کەسانی خاوەن مەسئولیت لەم وڵاتەوە حتا لەوانەیە کە لە دەسەڵات بەشدارن و کادرەکانی خودی حکوومەت لە حیزبە جیاوازەکانی کوردستان دەیان جار و سەدان جار قسەیان کردووە سەبارەت بە کێشەکانی کوردستان و هۆشداریان داوە کە دۆخیان وڵاتە بەرەو خراپە ئەچێت. لە ڕووی ئابوووریەوە قسەیان کردووە، لە ڕووی سیاسیەوە قسەیان کردووە، لە هەموو بوارەکانی سیستمی سیاسی بە تەفاسیل قسەیان کردووە کە ئەگەر ئەم دۆخەی وڵاتەکەمان بەم شێوەیە بڕوات ئێمە بەرەو کەندەڵانێک گەڕۆین کە ڕەنگە بکەوینە خوارەوە و فعلا خەریکە کەوینە خوارەوە. ئێستا دۆخەکە گەشتە ئاستێک، بۆیە ئەم دۆخەوەکو قسەکانی جەناب لە بیدایەتە باست کرد. ئیشکالەتێکی زۆری تایە، ئیشکالەتەکە خودی سیستمەکەیە، خودی نخبەی سیاسی وڵاتەکە خۆی خاوەن ئیشکالێتە، گوێ ناگرێ، دیموکرات نییە و واعی نییە بە لێپرسراوەتی مێژووی خۆی لە وڵاتەکەدا لە هەرێمەکەدا بەداخەوە کەوایە. ئەمە پەیوەندیکی زۆری هەیە کە بە کللتوری سیاسی وڵاتەکەەوە، بە کللتوری حتا خۆڕڵاتیشەوە ئەمانە هەمووی ئەبێکاری لەسەر بکرێ. بەڵام بەگشتی بەڵێ ئیشکالێتێک هەیە زۆر باش هەستکردنی کەم هەیە بە مەسئولیت. بەڵێ کاک ئەبوو بەکر، لە ئێستادا یعنی بارودۆخی هەرێمی کوردستان دەبیندرێکە لە زۆر ئاسا ڕوبەڕووی کێشە و قەیران دەبێتەوە. یعنی ممچینە ئەم بارودۆخە هەروە بەردەوام بێ؟ تێگەیشتنی ئێوە چییە لەبارەی هەندێ هەوڵ و جۆرێک لە یعنی گفتوگۆی چەند لایەنە هەیە بۆ چارەسەریکردن؟ بەپێی خوێندنەوەی ئێوە ئەم گفتوگۆ ئەم میکانزمەی کە ئێستا یعنی لەبەردەستیانە دەتوانێت چارەسەری کێشەکان بکە؟ بێگومان ینی دۆخەکە خۆش نییە و ئەکرا بەم دۆخە نەگەیشتایە و ئەکرا چارەسەرەکان زووتر بکرانایە. یعنی چۆن ئەڵێ بۆ ئینسانی تاک، بۆ ئینسانی فەرد زەمان مەسەلەیەکی مهمە، چونکە هەموو ئینسانێک گەورەترین سەرمایە بۆ ئینسان زەمەنە، عمرێتی
تەمەنەکەیەتی ئێستا لە تەمەنی ملەتی ئەمە کاتێکی زۆر ڕۆیشت بە هەدر بە خۆڕایی و ئەم چەند ساڵی کە لە بەردەما بوو ئەم 25 ساڵی کە لە بەردەما بوو ئیسفادە لێ نەکرا ئەم چەند مانگە لە بەردەمیشا بوو ئیسفادە لێ نەکرا بەڵام بێگومان من هەست دەکەم کە یعنی کرانەوەیەک خەریکەیەتە پێشەوە لە حیزبەکانەوە هەم برایانی پارتی هەست دەکەن کە ئەم دۆخەوانە ڕوا هەم حیزبەکانی کە باش هاتوونە پێشەوە کە ئەم وەزعات چارەسەر بکرێ چونکە ئەگەر بۆ نمونە پارتی بە هەموو هەوڵی خۆیەوە هەوڵدات کە زووتنەوەی گۆڕان لەناوبەرە ناتوانێت و گۆڕانیش ناتوانێت پارتی لەناوبەر ینی کەس ناتوانێت کەس دیلیت کە کەس ناتوانێت کەس بسڕێتەوە مادام بسڕینەوەیەک لە ئارادا نیە مادام کەس ناتوانێت ڕۆڵی کەس بسڕێتەوە حیزبەکانی کەش ئەکرێت دەوریان هەبێ پێکەوە ئەم حکوومەتە چاک بکرێ و لاری کەم سیستمێکی سیاسی بێتە ئاراوە کە قابلی قبول بێ بێگومان ئەم ئەزمەی لە کوردستان هەیە لەباری ئابووری و سیاسی و علاقی بە نخبەی دەسەڵاتدارەوە هەیە علاقی بۆ کەسانەوە کێسا حاکمن لە کوردستان علاقی بە من جەنابتەوە کە دەسەڵاتمان نەبووە کاک ئێستا خەریک نییە هەرێمی کوردستان بگەڕێتەوە چوار گۆشەی یەکەم ئەوەی پێدەوترێ مڕەبعی ئەوەل من پێم وایە دۆخەکە بە هەموو بارێکدا کراوەیە ینی دۆخەکە کراوەیە بە هەموو بارێکدا بە بواری خراپ و چاکدا بەڵام منطق نییە یا من وای نابینم من پێم وایە منطق نییە کە بەرەو خراپتر بڕوات ینی بەرەو ئاخیر خراپی ڕۆشتووە ینی ئێمە لە حەزیزان ئێمە لە ئەوەی کە لە قورئانە باسەکە لە ئەسفە لە سافلین ینی لەوە خراپتر نابین ینی ئێمە لە باری ئابووریەوە لە خراپترین حاڵەتین و بە سەدان کەس لە بەحری ئیجەخن کان و خەڵک ئێستاش کۆچەکە بە هەزاران بە ئەوروپا وڵاتێک هەریکە چۆڵە بێ و خەڵک لەو پەڕی فەقیریایە موچەنی معاژ نییە ئەوە لە باری ئابووری و لە باری سیاسیەوە ئێمە لە باشوورمانەوە ئەوە داعش هەیە و حەشی شعبی هەیە لە باکوورمانە و تورکیا هەیە لە خۆرڵاتمانە وڵاتێک هەیە کە ڕەنگە حەز بە دەوڵەتی کوردی بە وجودی ئێمە نەکا یعنی هیچ منطق نییە نخبەی سیاسی کورد لەم موقعی خۆی تێ نەگا لە کوردستانە ینی بەڕاستی ینی بۆ تا ئێستا پێت وایە تێنەگەیشتووە لەو هەموو مەترسیانەی یان لەو هەموو ئاڵ و گۆڕە خێرایانی لە ناوچەکە من پێم وایە نەخێر تێنەگەیشتووە یاخۆ شتێکی تر هەیە لای گرنگترە ئەویش مەسلحەتی شخصی گروپی خۆیەتی یعنی ئەمەی لا گرنگترە خۆی هەر ئەمەش کە تەماشا مێژووی کورد بکەی بە درێژایی سەدان ساڵ یعنی لە زمانی بابانەکان و لە زمانی ئەمارەتە کوردەکانەوە شتی عجیب و غەریبە بینی کە مەسلحەتی گروپی و مەسلحەتی قەبیلەیی وای کردووە کە مەسلحەتە گشتێکە نەبینن یعنی ئێستاش خۆ ڕەنگە ئەوانێکی ئێستا زعیم و قایدن لە وڵاتەیە وەکو من و تۆ ئەزانن کەوە خۆرهەڵاتمان ئێرانە خۆر ئاوامان سووریا و عێراقە باکوورمان تورکیایە ئەزانن ئەمە 80 ملیۆن ئێرانە 80 ملیۆن تورکیایە 70 ملیۆن عێراق و سووریایە کە سونە و شیعەتیەکەڵە ئەزان نێمە لەناو سندویچەکان ینی ئەوان عەقلیان پێشکە بێگومان بەڵام بۆ نایکەن ئەمە مەسلحەتێکی شخصی گروپی و قەبیلەییە بۆ نەبووین بە دەوڵەت ئێمە بۆچی نەتوینە پێشەوە ئێمە لە زەمانی ڕابردووشە ینی هەر پێم وایە هەرەوەی مۆزوعەکە زۆر باشە دەگەڕێمەوە سەر بە تایبەتی ئەوەی جەنابەت پرسی سربەخۆی و مەسەلەی دەوڵەتداری کە ئێستا یەکێکە لەو تەوەرانە کاک بابەکر لە ئێستاە یعنی بە مێژووی زیاتر لە 20 ساڵی حکومڕانی هەرێمی کوردستان چەندین جار ڕوبەڕووی ئیشکالەتی ئاوا دەبێتەوە یعنی هەندێک جار ئینسان ناچارە بێ یعنی پرسیاری جەوهری تر بکە ئایا یعنی ئەم گرفتانە تەنیا پەیوەندی بۆ نمونە گرفتەکە تەنیا بە پەیوەندی نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتیە ئەگەر پەیوەندی نێوان گۆڕان و پارتی چاک بێ پێت وایە قەیرانەکان چاکە بێ مەبەستم لەوەیە ئێستا سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان لە بەردەم ئیشکالیەتێکی جەوهریدا نییە بێگومان لە بەردەم ئیشکالەتێکی گەورەدایە معلومە بەڵام خۆی بێسا پارتی و گۆڕان بوونە دوو قوتبی دوو تەوەری سەرەکی یاخود دوو ینی دوو لایانی سەرەکی کێشەکان و لەمانە خەست بۆتەوە یعنی گۆڕان داوای دیموکراسیەت و حکمی قانون ئەکا و پارتیش لە ڕواڵەدا بە هەمان شێوە داوای حکمی قانون و دیموکراسی دەکات ینی پارتی ناوەکەی پارتی دیموکراتی کوردستانە ئەمە مۆزوعەکان وای لێ هات یعنی کە لە بینی گۆڕان و پارتیە بەم شێوەی گەیشت کە هەموو ئاگادارین یعنی بەڵام بێگومان ئەو مۆزوعانەی کە بۆ گۆڕان پرەنسیپ و ئوسوڵە بۆ یەکێتیش بە هەمان شێوە پرەنسیپ و ئوسوڵە
بۆ حزب شیعیش ئوسوڵ و پرەنسیپە بۆ حیزبەکانی کە ئوسوڵ و پرەنسیپە بەڵام تا سەرم حیزبانە پێدا ئاگرن لەسەر پرەنسیپەکانی خۆیان و تا سەن ڕەنگە موقعی تاکتیکیان ڕێگەیان پێ دەکە پێدا بگرن لەسەر مۆزوعەکە ئەمەیە مۆزوعێکی ئەساسی ئەجینا ڕەنگە وەکو قسەکەی کاتی خۆی کە بە ئیمامی حسەینیان وتووە فەرەزدەق کە فەرەزدەق شاعیریی گەورەی عەرەبە کە ئیمامی حسەین دێت لە مدینەوە بەرەو کوفە پێڵێ ئەڵێ قلوبنا معك لكن سيوفنا عليك يعني دڵمان لەگەڵتایە بەڵام شمشەرەکانمان ضدی تۆیە یعنی زۆر کەسێ دڵی لەگەڵ گۆڕانایە بەڵام شمشەرەکەی لەگەڵ تەرەفەکەی ترە یعنی لەبەرەوە ئەمە ئیشکالەتێکی گەورەیە ئەبێ حەل ببێ گۆڕان ڕاوەستاوە لە شوێنی خۆی و پارتی لە شوێنی خۆی وەستاوە ئەبێ ئەم مۆزوع بەلایەکە بکەوێ پێشما بەلایەکە ئەکەوێ لە ماوەیەدا کاک بابەکر سەرەتا یعنی جۆرێک لە ڕەخنا بوو کە مامەڵەی ئەو پێنج حزبە ئیتلافە هاوپەیمانە حکومڕانە بە جۆرێک بوو کە بڕیار وا بوو حکوومەتی هاوڵاتی بوون بێ حکوومەتێکی ڕەشید بێ بەڵام ئەوەی لە هەنگاوەکانی دواتر بیندرا حکوومەتێک بوو بەقەت ئەوەی لەسەر بنەمای محاسسەی حزبی بێ یعنی دەسەڵاتێک لەسەر ئەم بنەمایە دروستکرا کەمتر توانی حکوومەتێک بێ بۆ هاوڵاتی بێ ئەم عەقڵەتی محاسسەی حزبیە دواتر کە گۆڕا بۆ ئەوەی کە یەکتر ڕەشکردنەوە و بە عەقڵەتی براوە و دۆڕا و مەبەستنەوەیە کە بەم عەقڵێتە دەکرێت مامەڵە لەگەڵ یەکتر بکرێتن بێگومان نەخێر ینی ئەگەر عەقڵەتی یەکتر سڕینەوە بێت و ئەوە بێت بێگومان شتێکی خراپە بەڵام من پێم وایە بەداوا لێ برنەوە ینی وا نەبوو ینی بەڕاستی گۆڕان هەوری نەداوە کە کەس بسڕێتەوە و پێم وایە پارتیش لە تەعاملی لەگەڵ وەزیرەکانی گۆڕان و وەزیرەکانی تراوە بەو دەرەجەیە ڕەنگە هەوڵیان داوە کۆنتترۆلی پۆستەکان بکەن بۆ خۆیان بەڵام ینی مەجالێکە بۆ بەکارکردن تا ئەندازەیەک بۆ نمونە ینی وەزیری پێشمەرگا کارەکانی خۆی کردووە وەزیری مالیە کە لە گۆڕان بۆ کارەکانی خۆی کردووە زەمانێک مەسەڵەن حیزبەکانی تر بەشدار بوون لە سوڵتا هەندێک کاریان کردووە ینی مۆزوعەکە لە ئەوەی کە ئەمە بڵێم گرنگە بۆ جەنابی ڕوومکەمەوە مۆزوعەکە لە کارە بچووکەکانە کێشە نییە لە کار لە هەنگاوە بچووکەکانە یاخود لە ئیسلاحاتی بچووکە کێشە لە وڵاتان نییە فلان مدیر ئەگۆڕی فلان کەس لا ئەبەی فلان هەنگاو ئەنی ئەمانە کێشە نەبووە لە بینی پارتی و حیزبەکانە لە هەنگاوە گەورەکانە ئیشکالێت هەیە لە هەوڵدانی حیزبەکانی ئەم وڵاتە بۆ گۆڕینی سیستم ئیشکالێت هەیە کە تۆ ئەتەوێ بڵین سیستمی سەرۆکاتی بگۆڕی کە تۆ ئەتەوێ بە کوردی ئەتەوێ ئەم سێ دەستگای کە کاتی خۆی مۆنتیسکۆ باسی کردو بە درێژی لە کتێبی ڕۆح القەوانینەکە کە هەموو ئەزانین جیاکردنەوە دەسەڵاتەکانی تەشریعی و تەنفیزی و قەزایی کە تۆ وەختێک هەوڵ ئەدرێ بۆ ئەوەی کە ئەم دەستگانە جیا بکەنەوە لە یەکتری ئەم ئیشکالەتە ڕووەدا کە ڕووەدا و کێشەکان بەم ئاساگەن کە ئەگەن ئێستا چونکە ئێستا ئەوەی لە کوردستان ئەیبینی ئێستاوەی لە کوردستان ئەیبینی هەوڵدانی دەستگای تەنفیزیە بۆ قودانی دەستگای تەشریعی ئێستا دەستگای تەشریعی قودراوە نەماوە لەبەرەوەیە کە کێشەکان پێم وایە لە مەسەلە گەورەکانە ئیشکالێت نەک لە مەسەلە بچووکانە شێوامان نییە ئەم قەیرانە سیاسی کە لە ئاسی ناوخۆیی هەیە لە پاڵ ئەوەش ئێمە قەیرانەکانی تر دەبینین و تا چە ئاستێکیش تەنجی بە هاوڵاتی هەڵچنیوە چکاری گەریەکی دەبێ لەبارەی یعنی ئەم گۆڕانکاریانەی لە ناوچەکە ڕوودەدا ڕۆڵی هەرێمی کوردستان ئەوەی باز لە گۆڕانکاری جەوهری دەکرێت لە ناوچەکە ئێستا هەرێمی کوردستان لە ڕاستیە پرۆژەیەکی هەیە لە ئەزەم گۆڕانکاریانە یان خەریکە ببێ بە بەشێک لە پرۆژەی ئەو پرۆژانەی کە لە ناوچەکە پێشبینی دەکرێت بێتەکایەوە پرسیارێکی جوانە چونکە ئەگەر وەکو ئەڵێن ئەگەر کاتێک ئینسان خۆی ئەجندای نەبێ ئەجندای خەڵکتر جێبەجێیەکە مۆزوعەکە پەیوەندی بەوە هەیە تا چەند کورد دەتوانێت ناوماڵی خۆ ڕێخاتەوە تا چەند پارتی بە دەرەجەی یەکەم و بە دەرەجەی دووەم حیزبەکانی تر لە هەوڵی ئەوەدا ئەبن کە ئەم ناوماڵە ڕێک بخەنەوە و لەسەر ئەساسێکی بەهێز ڕێکی بخەنەوە ئەساسێکی قایم و پتە و ڕێکی بخەنەوە ئەساسێکی قانونی دیموکراتیانە ڕێکی بخەن نەک ئەساسێکی سڵحی عشایری بە حیزبەکان بکەن وەرە کاکە تۆ پیاوی چاک بەڕێ بکەورەوە و تەنازول کە ئەمانە ئێمە لە ئاستی دەوڵەتی مۆدێرنین ئێمە ئەمانێت دەوڵەتی مۆدێرن دروستکەین دەوڵەتی مۆدێرن یعنی حکوومەتی مۆدێرن یعنی حکوومەتی قانون ئەوەی کە لە ئەوروپا هەیە و لە خۆرهەڵات و خۆراوە ئێستا بۆتە باو کاتێک ئەمە ناکرێ بێگومان ئێمە ئەجندای خەڵکیەکە جێبەجێەکەین ئەبینە بەشێک لە ئەجندای تورکیا یاخود ئێران یاخود عێراق یاخود وڵاتە گەورەکان تری وەکو رووسیا و ئەمریکا بەڵام کاتێک ئەگەر کورد خۆی لەناو خۆیان تەبابێ و حیزبەکان بەرز بنەوە تا ئاستی حکومڕانی دەوڵەتداری و تا ئاستی حکوومەتی مۆدێرنی قانون بێگومان یعنی ئێمە ئەجندای خۆمانمانە بێ ئەو ئەجندای کە خۆمان ئەمان بێ ئەتوانین فەرزیکەین ئەتوانین ئیشی بۆ بکەین لەگەڵ وڵاتەکانی دەوروبەرمانە لەگەڵ وڵاتە گەورەکانیش حتا بۆ بەدیهێنانی بەڵام ئێستا بێگومان وەکو تۆ وتت جوانیشت دوت
ئێمە خەریکە ئەبین ئەجندای خەڵشتر جەبەجێکەین و ئیتر لەم لاوە ڕەنگە هەژمونیشی ئەگەرایی لەم لاوە سونەگەرایی لەم لاوە قەتەر و سعودیە بیانەوێ بەرنامەکانی خۆیان بە حیزبەکانی کوردستان جێبەجێکەن بۆیە هەوڵدان بۆ ڕێخستنەوەی ئەم ماڵە لەسەر ئەساسی قانون و ئازادی دموکراسی بێگومان تەنها ڕێگایە و لەو ڕێگایە بە دڵنیاییەوە ئێمە بەرەو شکست و فەشە لە ڕۆین. باش لە پاڵ ئەوە ئێستا قسە لەسەرەوە دەکرێت و کۆی جەنابیش لە سەرەتای بەرنامەکە وتت ئێمە مافی خۆمانە هەنگاو بنوێن بۆ مەسلەی دەوڵەتی نەتەوەیی چۆن پرسیار لەم با بڵێن لەم هەنگاوانە لەمەی ئێستا باسەکەی دروستە بێ ئایا چۆن مەسلەی دەوڵەتی نەتەوەیی بکرێ بە مەسلەیەکی نیشتیمانی واتە ببێ بە پرۆژەیە کە هەموو هێزە سیاسیەکان هەموو کۆمەلگا تێیدا بەشدار بێ لە ئێستا پرۆژەیەکی ئاوا هەیە کە پێشبینی دەکرێت گۆڕانکاریە چاوەڕوان کراوەکان لە خزمەتی ئەم پرۆژەیە بن؟ من پێم وایە ئەو کاتێککە زۆر لەسەر وڵاتێک لەسەر هەر شوێن لە کاتێکە کە مەترسی زۆر هەیە ئەکرێ مەترسەکان گۆڕن بۆ فرسەت بە قازانجی ئەو ملەتە بە قازانجی ئەو کەسە بە قازانجی ئەو شوێنە. ئێستا لە کوردستانە مەترسی هەیە مەترسی گەورە هەیە کە یعنی داعش سەیطرە بکە یاخود حەشی شعبی لە باشوورەوە بێت یاخود تەداخلاتی کە هەبێت بەڵام لە هەمان کاتە ئەم مەترسی ئەکرێ فرسەت بێ بۆ یەکخستنەوەی ماڵی کورد و بۆ یەکگرتووی کورد. چۆن ئێمە باسمان کرد جاری کەش باسمان کردو لە دایان شوێنی کام قسانەمان کردووە کاتێک بی لە دەوڵەت دەکەینەوە کاتێک بی لە دەوڵەت و دروستکردن دەوڵەت دەکەینەوە دوو ڕێگا پێشنیار کراوە. ڕێگایەکەنەوەیە کە دەوڵەت ئیعلام بکرێ بۆ کورد و دواتر ئەساساتەکانی دروست بکرێ ئەمە بە درێژی قسە لەسەکراوە. ڕێگایەکەنەوەیە کە دەستگاکانی دروست بکرێ دوای دەوڵەت ئیعلام بکرێ یعنی دەستگاکانی وەکو پەرلەمان و وەکو حکوومەت و وەکو دەستگای قەزایی وەکو مجتەمەعی مەدەنی بەهێز وەکو میدیایەکی ئازاد وەکو ئەم شتانەی کە لە کۆمەلگا ئازادەکانی جیهانە هەیە. ئێستا لە کوردستانە ئێمە مؤسساتمان نییە کە نیمانە یعنی ڕەنگە بە تەسەوری من باش نەبێت کە تۆ ئیعلانی شتێ بکەی کە زمینەکەیت نەڕەخسان دەبێت یعنی تۆ وەختێک کە پەرلەمانت ئیفلیجە وەختە حکوومەتەکەت لە ئەزمەیەکی گەورەی مالی و کارژێڕیدایە وەختە کە دەستگای قەزاییەکە دەستگایەکی محبوب نییە زۆر سەرکەوتوو نییە و ئێمە ڕۆژانە ئەبینین لە شارەکانی کوردستان خەڵکە کوژرێ و خەڵک گومانی هەیە لە کوژرانی ئینسانەکان و شکی هەیە لە دەستگای پۆلیسی و لە دەستگای قەزایی. وەختێک ئەمانە لای خەڵکی ئەم وڵاتە تەواو چاویان بەرچەمان ڕوون نییە ڕاگەاندنی دەوڵەت شتێکە کە تەبیعی نییە کەواتە ئەبێ یەکەم ئەم دەستگانە تەفعیل بکەیتەوە تۆ ئەم دەستگانە زیندوو بکەیتەوە ئەم دەستگانە بخەیە سەر پێی خۆی ئەمە یەک دوو ئەگەر هەر قرارە کە دەوڵەت ئیعلام بکرێ کە هەر قرارە دەوڵەت بۆ کورد دروست بکرێ با دروست بکرێ بەڵام خۆ دروستکردن دەوڵەت و ڕێفراندۆم کە هەنگاوی یەکەمی ئەم دەوڵەتەیە ناکرێ بەبێ موافقەتی حیزبەکان ئەکرێتەوە بازدەی بەسەر دروستکردنی پەرلەمانە ئەکرێ بازدەی بەسەر ئەم ئەزمە ئابووریەشە ئەکرێ بازی بەسەر بێ بەڵام ناتوانانی بازدەی بەسەر ئیرادەی حیزبی ئەم وڵاتەدا چونکە حیزبەکان تەمسیلی خەڵکەکەن خەڵکی وڵاتە ئەکەن کەواتە لە ماوەی ڕابردوو بڕیار وابوو کۆنگرەی نەتەوەیی ببەسترێ نەبەسرا بەهۆی دیسان یعنی دەوترا ململانی بەرژەوەندی تەسشی حزبی و ئەو هەژبوونەی هەر لە یەک دەیەوێ بە خۆی زیادی بکە تەنانەت یعنی نەتواندرا پەیوەندی لاەنە سیاسەکان لە ئاستی دەوروبەر یعنی مەبەستم لە چوار پارچەکەیە بە باشی ڕێک بخرێ ئەمە نەکرا بینیمان باشووریش چی بۆ کرا بەم با بڵێن عەقڵیەتە ئێمە دەتوانین هەنگاو بنین بۆ هەنگاوی جددی بنین بۆ پرۆژەی دەوڵەتێک کە تێیدا یعنی ئەوانەی بڕیاری ئەمە دەدەین بنکەیەکی فراوان بە بڕیارێکی نیشتیمانی بێگومان نەخێر جارێکێڵم و بێگومان نەخێر چونکە ئێمە کوردستان قوڵپەیە کوردستان لە هەموو بەشەکانی و قوڵپەیە شۆڕشە لە باکوور شۆڕشە و ئاگامان لێە ڕاپەڕینی خەڵکە و ئەمڕۆ تەلەڤیزۆنی ئێوە گوێم لێ بووتی یا تەلەڤیزۆنەکانی تر بوو کە نزیکەی 200 کەس 300 کەس شەهید بووە لەوێ لە خۆرئاوا وەزعێکی ڕاستە لە هەندێک ڕۆوە ئیستقرار و چەسپاوی تایە وەکو دەڵێن 24 ساعت کارەبا هەیە لە خۆرئاوا بەڵام لەوێش وەزێکی نامستەقر و نەچەسپا هەیە کە ڕەنگە تورکیا هەوڵ تێشی با ڕەنگە سووریا بەهێز بێتەوە ڕەنگە یعنی ڕەنگە هەیە احتیمالاتێک هەیە بۆ نەچەسپاوی کوردستانی خۆمان جەنابەت و من و هەموو خەڵک زانین کە وەزعێکی نەچەسپاوی سیاسی هەیە تا حەدی ئەخیر
وەزعێکی نەچەسپاوی ئابووری هەیە تا لوتکە و کوردستانی خۆڕەڵات ئێستا وەزەکەی دیارە جیاوازە لە بەشەکانی تری کوردستان کاتێک کە باکوور بەو شێوەیە خۆرئاوا بەو شێوەیە باشوور ئێمە بەو شێوەیەین ینی ئێستا کاتی ئەوەیە کە ئیرادەی حیزبی ئیرادەی میلەت لە ڕێگای حیزبەکانەوە یەکگرتوو بێت بۆ ئەوەی کە لە ڕێگای کۆنگرێتەوەیەوە کە جەناب باس کرد ئەم ئیرادەیە تەجسید ببێ بەرجەستە ببێ لە ناو کۆنگرێتەوەی کوردستانە کە ئەم کۆنگرەیە بتوانێت سبەی ڕۆژێ لە هەولێر کۆبێتەوە یاخود لە هەر شوێنێکی تری کوردستان کۆبێتەوە بڕیاردا کە بەڵێ باشوور پشتیوانی باکوورەکە باشوور پشتیوانی خۆرئاواکە یا قرارێکی نەتەوەی بەدەر لە ئیرادەی حیزبی کاک بابەکر ئەم قەیرانەی هەرێمی کوردستان بە دیدی ئێوە ئەزبوونێکی دوور و درێژتان لە تێکۆشانی نیشتیمانی و چینایەتی هەیە ئەم قەیرانەی باشووری کوردستان هەرێمی کوردستان بە دیدی ئێوە دەبێت چۆن چارەسەر بێ چۆن سازانی نیشتیمانی گشتگیر بێتەکایەوە ئێمە یعنی من کەسێکی حزبیم و معلومە سەربەچوویم لەبەرەوە من ڕێی لەم ڕۆوە ناتوانم بێلایەن بمە کەسێکی بڵێن ڕۆژنامە نووسێکی بێلایەن قسە بکەم پێم وایە ئەبێ پارتی لەگەڵ گۆڕان و لەگەڵ یەکێتی لەگەڵ حزبەکان ڕێبکەوێتەوە و ئەو هەڵانەی ئەم فترەی پێشوو ڕوویدا چاک بکرێتەوە هەڵەکان پەڕێک تازاڵ دەنەوە و ئەو هەڵانە چارەسەر بکەن و یەکێتێکی بەهێزتر لە فترەی پێشوو بێتە ئاراوە ئەمە یەک دوو لەسەر ئەم ئەساسە لەسەر ئەم بناغەیە ئەبێ ئەگەر ئیرادەیەکی سیاسی یەکگرتوو لە کوردستانە هەبێ ئەکرێ ئەم وەزع ئابووریەش تێپەڕێنرێ من لە شوێنێک کەشم قسەیم کردووە کە ماڵی تەبا دەرەقەتی فەقیریەت ماڵێک لە ناخۆیان تەبا بێ ئەتوانێت مەرحەلەی هەژاری مەرحەلەی فەقیری تێپەڕێنێ ئەم وڵاتە ئێمە کاتێک ئیرادەکەی یەکگرتوو نییە کاتێک کە من گومانم لە توێ من خۆم ێستا گومانم لە مەسەلەی نەوت هەیە تەحەدی ئەخیر گومانم لێ هەیە من لەلایەکەوە بیستم حکوومەت دەڵێ وەزعمان خراپە و حکوومەت ئەڵێ ئێمە نەوتەکە بەشی پارەی معاشی موچەخۆرەکان ناکە لەلایەکتەوە هەمان پەرلەمانتەرەکانی حکوومەت خۆی پەرلەمانتەرەکانی یەکێتی حتا پارتیش تا ئەندازێک و پەرلەمانتەری حیزبەکان تری ئێمە باس دەواکەن بە بەڵگە و قساکەن کە بەڵێ پارەکە زۆرە و حکوومەت تەقسیری کردوولەوە یعنی ئێمە بەرچان مەڕوون بێتەوە چۆن ئیرادەیەکی یەکگرتو دروستە بێت کاتێک لەسەر تاقە سەرچاوەی داهاتی ئەم وڵاتە کە نەوتە ینی کوردستان بەدبەختانە تەنها یەک سەرچاوی هەیە بۆ داهاتەکان ئەویش نەوتە ینی ئێمە دە سەکتەرمان نییە سەکتەری بۆ نمونە سەکتەری فرۆشتنی سیارە و سەکتەری دروستکردنی واری کێبڵ وەکو لە فەڕەنسا هەیە یاخود داهاتی جیاواز لە سەرچاوی جیاوازەوە یەک سەرچاومانەیە کە نەوتە ئەم نەوتە غامەزە تاریکە چۆنەتی فرۆشتنەکەی ئەبێ ئەم حکوومەتە بەو پەڕی شەفافیەتەوە ڕوونی کاتەوە بەو پەڕی کاتێک ئەم سەرچاوە ڕوو نەکرێتەوە بۆ خەڵکی کوردستان یعنی تۆ ئیرادەی سیاسی نییە کاتە ئیرادەی سیاسی ناتوانانی تۆ ئیسلاحاتی سیاسیش بێ ناتوانانی یەکگرتوو بی زۆر باشە مەرجی یەکگرتنیە وڵاتە ئەوەیە کە تۆ شەفافی زۆر باشە بەشێک لەوەی ئێستا هەیە ئەوەی کە لە بەدواداچوونی ڕۆژنامەوانی ئێمە لە راپۆرتەکان دەبینین ئەوەی گفتوگۆی دەکەی کاک بابەکر لە ناو خەڵک یعنی خەڵک بەجێ لە جۆرەکان تا ئێستا هەرچەنە بابلن داتایەک نییە بەڵامەوەی ئێمە بەرچاومان دەکەوێت بۆی پرسیارەکە بابلن دروست بێ بەشێکی زۆر لە خەڵک متمانەی نییە یعنی پارە نەبێ متمانەی نییە کە ئەم حکوومەتە نەتوانێت چارەسەری ئەم قەیرانە بکاتن بنەمای ئەم گومانە چییە لای هاوڵاتی کە سەرڕای ئازاری بێموچەیی بەڵام لەو لاشەوە لە بەدگومانیەکی زۆر دەژێ بەرامبەر بەو دەسەڵاتی هەیە بەڵێ ڕاستە بێگومان بەدگومانێکی زۆر هەیە چونکە بەدگومانەکە ئەوەیە کە سەرچاوی داهاتی یەکەمی ئەم وڵاتە کە نەوتە شەفاف نییە یعنی حکوومەت نەیتوانیوە قەناعەت بە خەڵکی ئەم وڵاتە بکات کە بە شێوەیەکی شەفاف ئێمە لەسەر مۆزۆ بەرنامەمان کردووە نەوت یەک مۆزۆع نیە نەوت سێ بابەتە بابەتی دەرهێنانە و فرۆشتنی یعنی مارکێتینی و هەروەها خەزنکردنی پارەکەی و بەکارهێنانی پارەکەی لە هەر سێ مۆزۆعەکەدا دەرهێنانەکەی ناشەفافە چونکە ئەڵەنگ وایە بیری قاچاق لە وڵاتەدا هەیە سەدان بیری قاچاق هەیە ئەم بیرە قاچاقانە هیچ چێن هی مافیەکانن هی ڕەفیق و دۆست و ئامۆزا و خاڵۆزای مەسوولە گەورەکانن هیچ چێن ئەم بیرە قاچاقانە ئەمە دەرهێنانەکەی ناشەفافە مارکێتین و فرۆشتنی ناشەفافە و تەوزیع و هەڵگرتی پارەکەشی ناشەفافە کەواتە ناشەفافیە لە مۆزوعێکی گەورەدا کە ئەزانی چۆنە جگەلەوە من خۆشم فترەیەکە کە لە حکوومەتە ئیشەکەم و ئاگادارم ینی ساتار و پاتارێکی ئێزگار زۆر هەبووە
لە کاری دەوڵات و گەندەڵێکی زۆر کراوە و پارێکی زۆر بە خۆڕایی سەرف کراوە. ئەم پارە سەرفکردانە بە خۆڕایی کە ئێساشەی بینین مەسەن دوێنە پێرێ نایبی جێگری سەرۆکی پەرلەمان ساری بە خۆی کڕیوە، یعنی ئەمە خەڵک چۆن گومان ناکات، یعنی ئەمە حەقیانە حەق برادرانی پارتی خۆیان کاک فرسەت سۆفی خۆی وتێ مەکارێکی ناقانونیە کە خۆیان نامی پەرلەمانی کوردستانە لەسەر لیستی زەرد باسی کرد، یعنی ئەمە چۆن خەڵک گومان ناکەکەواتە. زۆر باشە بەردەوام دەبین کاک بابەکر لە گفتوگۆکانمان بە تایبەتی چەند پرسیارێکی گرنگ ماوە لەبارەی ڕۆڵی سەرکردە سیاسیەکان، کاک نێشیروان، کاک مەسعود بارزانی، سەرکردەکانی تر چییە لەم بارودۆخە کە هەر یەکێکیان تەمەنێکی بۆ مەسەلەی دەوڵەتی کوردی و تێکۆشایی نەتەوەیی با بڵێن سەرف کردووە. ئێستا ئەوان چه ئەرکێکیان لە سەرشانە و لەسەر مەلەفی نەوتیش چەند پرسیاریشترێ، بەڵام هاوڕانم دەڵێن کورتێک لە هەواڵەکان و دواتر لە گفتوگۆکەمان بەردەوامە بین. فەرمانبەرانی فەرمانگەکانی شارەوانی لە سلێمانی و هەڵەبجە و دادگاکانی بەرایی و تێهەڵچوونەوەی کەلار بەهۆی دواکەوتنی موچەکانیانەوە مانیانگرت و لەسەر کارەکانیان ئامادە نەبوون. مانگرتنی فەرمانبەرانی بەشێک لە فەرمانگە حکومیەکان لە کاتێکدا دەست پێ دەکەنەوە کە هەتا ئێستا تەنها موچەی مانجی ئەیلولی وەزارەتی پێشمەرگە و زێرەڤانی و ئەنجومەنی ئاسایی شێرێم دابەشکراوە. هیچ وادەیەکی دیاریکراویش بۆ پێدانی موچەی وەزارەت و فەرمانگەکانی دیکە ڕانەگەێنراوە. سەرچاوەکان ئاشکرایان کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان با 21 بڕیار قۆناغی دووەمی چاکسازی جێبەجێ دەکات و پەرلەمانتارێکیش ئاشکرای دەکات کە نەهێشتنی دووموچەیی یەکێک لەو بڕیارانە دەبێت. بەپێی زانیاریەکان و کەسانی کە دوو موچیان هەیە پێویستە لەماوە یەک مانگدا خۆیان یەکلای بکەنەوە و ئەگەروانەکەن سەرجەم و موچانیان لێوەردەگیرێتەوە کە لە ساڵانی ڕابردووەریان گرتووە. سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستانی ڕای دەگەینێت کە چاکسازیەکانی حکوومەت بەشێکی زۆری لە سەرشانی چینی خوارەوەی کۆمەلگا دەبێت و دووباتشی دەکاتەوە کە ئەگەر حکوومەتی هەرێم چاکسازی ڕاستەقینە نەکات ئەو ئەگەری ڕوخانی بەهێز دەبێت. شاندێکی باڵای حکوومەتی هۆڵندا بە سەرپەرشتی جێگری سەرۆکوەزیرانی وڵاتە شەوی ڕابردوو لە ڕێگەی فڕۆگەخانی نێودەوڵەتی هەولێرەوە گەیشتە هەرێمی کوردستان و لەگەڵ سەرۆک و سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. وەزیری بەرگری و ژمارەیەک لە بەرپرسە سەربازیەکانی هۆڵندا بەشێکن لە ئەندامانی شاندی وڵاتەکەیان و سەرچاوەکانیش ئاماژەیان بەو کردووە کە چۆنێتی بەرەنگاربوونەوەی تیرۆریستانی داعش و بەردەوامی هاوکاریەکانی ئەمستەردام بۆ هێزەکانی پێشمەرگە لا گرنگترین ئەو تەوەرانن کە لە کۆبوونەوەکاندا باسییان لێوە کراوە. شاندەکەی هۆڵندا پاش کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی هەرێمدا کەمپەکانی ڕاهێنانی پێشمەرگە بەسەر دەکاتەوە. وتەبێژی وەزارەتی گواستنەوە گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرای کرد کە کۆمپانیەکانی ئینتەرنێت ڕازینین بڕی سەدا 30 لە نرخی خزمەتگوزاریەکانیان کەم بکەنەوە و نەشی شاردەوە کە ڕێژەکە کەمتر بکرێتەوە بۆی کۆمپانیەکانیش ڕازی بن. ومێد محەممەد ساڵح دووپاتیشی کردەوە کە کۆمپانیەکان نابێت لەگەڵ هەرجانکردنی نرخی ئینتەرنێتدا بڕوو کوالێتەکەی کەم بکەنەوە. داشکاندنی نرخی ئینتەرنێت کۆمپانیەکانی ئاسیاسیال کۆڕەک تیلیکۆم و زەین ناگرێتەوە چونکەوان سەر بە وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێم نین. نرخی سەوزە و میوە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە ڕێژێکی بەرچاو بەرز دەبێتەوە بەشێک لە بەرپرسەکانیش کێشە لە هاوردەکردنی سەوزە و میوە بە هۆکاری بەرزبوونەوەی نرخەکە دادەنێن. سەرۆکی لیژنەی علوەی سلێمانیش بە ئاژانسەکانی ڕاگەیاندووە کە بەرهەمی خۆماڵی لە سەوزە و میوە ناتوانێت سەرجەم پێداویستیەکانی هەرێم پڕ بکاتەوە و بۆی داخرانی سنووری ئیبراهیم خەلیل و ڕێگریکردنی وەزارەتی کشت و کاڵ لە هاوردەکردنی سەوزە و میوە لە سنووری باشماخەوە گرنگترین هۆکاری بەرزبوونەوەی نرخی سەوزە و میوەن و کاریگەریان لەسەر بازاڕدا داناوە. ڕێخستنە گشتەکانی پارتی دیموکراتی گەلان لە بەیاننامەیەکدا دوای ناماری قوربانیەکانی باکووری کوردستانی بەهۆی هێرش و ئۆپەراسیۆنە سەربازیەکانی حکوومەتی ئەنقەرەوە بڵاو کردەوە ئاشکراشی کرد کە بەهۆی هێرشەکانی سوپای تورکیاوە 161 هاوڵاتی سڤیل شەهید بوون کە 30 کەسیان ئافرەت بوون. بەپێی راپۆرتەکەی هەدەپا حکوومەتی تورکیا ماوەی 280 ڕۆژە گەمارۆ ئۆپەراسیۆنەکانی لە باکووری کوردستاندا دەست پێ کردووە و تا ئێستاش بەردەوامە و لەو ماوەدا هەڵمەتی سەربازی و هەڵکوتانە سەرماڵان و قەدەغەکردنی هاتوچۆ لە 7 شار و 20 شارۆچکەی باکووردا جێبەجێ کراوە و هەروەها زیاتر لە 50 جاریش قەدەغەکردنی هاتوچۆ نوێکراوەتەوە. سەرۆکی پەرلەمانی عێراق لە دومین کۆنگرەی ڕاوێژکاری پارێزگاکانی ئەنبار نینەوە سەڵاحەدین لە شاری هەولێر داوای پڕچەکردنی عەشایرە سوننەکانی عێراقی کرد. سەلیم جبوری ڕاشیگەیاند کە ڕزگارکردنەوەی سەرجەم پارێزگای ئەنبار نزیک بۆتەوە و گوتی چەکدارانی هۆزەکان ڕۆڵێکی کارایان هەبووە لە شکستێنانی داعشدا و پێویستە زیاتر یارمەتی بدرێن.
سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاماژەی بەوەش کرد کە هاوکاری هیچ لایەنێک ڕەت ناکەینەوە، بەڵام ڕێگای دەستێوەردان بە هیچ وڵاتیشی نادەین. داوای لە حکومەتی ناوەندیش کرد کە بە پەلە دەرماڵی ئاوارەکانی ناوخۆی وڵات دابەش بکات. وتەبێژی لیژنەی نەزاهەی پەرلەمانی عێراق ئاشکرای دەکات کە زیاتر لە 6,000 فەرمانبەر قەرزی سەد موچیان لە حکومەت وەرگرتو و هەتا ئێستاش یەک دیناریان نەجێڕاوەتەوە. عادل نووری وێ ڕایڕەخنەگرتن لەو بڕیاری حکومەت بۆ پێدانی قەرزی سەد موچەیە ئاشکراشی کرد کە ئەگەر وا دابنین کە تێکڕای موچی هەر کام لەو فەرمانبەران 1 ملیۆن دینار بێت، ئەوە هەر کامەیان بڕی 100 ملیۆن دیناریان لەلایە کە هەتا ئێستا هیچیان نەجێڕاوەتەوە. ناوبراو ئاشکراشی کرد کە بەشێکی بەرچاو لە بەرپرسانی باڵای حکومەتی بەغدا لەو قەرزە سوودمەند بوون. سەرچاوەیەک لە وەزارەتی ناوخۆی عێراقەوە بە ئاژانسەکانی ڕاگەیان سەر لە بەیانی ڕۆژ یەکشەممە 4 تەقینەوە لە بەغدای پایتەخت ڕۆیانداوە و بەهۆیەوە دەیان هاوڵاتی بوونەتە قوربانی. سەرچاوەکە ئاشکراشی کردووە کە تەقینەوەکان لە 4 ناوچەی جیای بەغدا ڕۆیانداوە بەهۆیانەوە 500 کەس ژیانی لەدەستداوە و زیاتر لە 20 کەسی دیکەش بریندار بوون. ئەگەرچی تا ئێستا هیچ لایەنێک بەرپرسیارەتی تەقینەوەکانی نەگرتووە تا ئەستۆ، بەڵام بەرپرسانی ئەمنی عێراق تیرۆریستانی دەوڵەتی خلافەتی ئیسلامی بە ئەنجامدانی کردەوە تیرۆریستەکان تۆمەتبار دەکەن. ئاڵۆزیەکانی نێوان تاران و ڕیاض زیاتر پەردەستێن و لەسەر داوای حکومەتی سعودیا ڕۆژی یەکشەممە ئەندامانی کۆمکاری عەرەبی لە دانیشتنیش تایبەتدا لە قاهێرا کێشەکانی نێوان ئەو وڵاتیان تاوتوێ کرد. نەبیل العەرەبی ئەمینداری گشتی کۆمکاری عەرەبی لە دانیشتنەکەدا حکومەتی تارانی بەدەستێوەردان و سازکردنی ئاژاوە لە وڵاتانی ناوچەکە تۆمەتبار کرد و بەشدارانی کۆبوونەوەکەش دەستێوەردانەکانی کۆماری ئیسلامی ئێرانیان لە کاروباری ناوخۆی وڵات عەرەبیەکاندا مەحکوم کرد. هاوکات وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیان جەنگی باڵۆیسخانەکان هیچ قازانجێکی بۆ سعودیە نابێت و با پێچەوانی ڕیاض حکومەتی تاران ناوێت ئاڵۆزیەکان پەرە پێ بدات. هەرشاد بن. زارشت سلااوبینەران بەردەوامی لە پانۆڕامایی ئەڤڕۆی هەواڵەکان کە تێدا لە پانۆڕاما گفتوگۆی تەوەری گفتوگۆ تایبەت دەبێت بە بەردەوامی قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستانەوە و خەیارات و بژاردانەی کە لە بەردەم لایەنە سیاسیەکانیان خەڵکی هەرێمی کوردستان هەیە بۆی ئێمەش فەزاکە بچووک نەکەینەوە وەک لایەنە سیاسیەکان لە بەردەم خەڵکی هەرێمی کوردستانە هەیە بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە کە تێدا لەگەڵ بەڕێز بابەکەر دڕەیی نووسەر و ڕۆشنبیر لەم گفتوگۆیە بەردەوامین. بەڕێز بابەکر لەو پرسیارە وەستام ڕۆڵی سەرکردە سیاسیەکان چییە لەم بارودۆخە؟ پێ دوایە یعنی ئەم سەرکردانە ترسیان هەبی لە هاوڵاتی کە ئەگەر لە ئازام قۆناغە نەبن خەڵک بەیانی عقوبەیان بدا و دەنگ بە حزبەکانیان نەدا لە بەرامبەر ئەو هەموو ئازارەی لەسەر خەڵکەیە ئەم قەیرانانش کە ئەوان دروستیان کردووە؟ بڵێ ڕاستەکەی یعنی ڕۆڵی سەرکردەکان ڕۆڵێکی گەورەیە و سەرکردەکان بە خۆڕایی نەبوونە سەرکردە بە حکمی مێژووی کرد و درێژ و خەباتێکی درێژ وە بەرحاڵ ینی حکمی مەقبوڵیەتیان لای هاوڕەکانی خۆیان بوونەتە سەرکردە و بوونەتە کەسی یەکەم لە حیزبەکانیان. ئەمە گرنگەوە ئەوان بڕیاری سەرەکی لای ئەوانە ئەم بڕیارە سەرەکیەکە لای ئەوانە وەکووتم بە قەنەعەتی کەسانێکی زۆر ئەم بڕیاران دراوەتە دەست. ئەمە یەکەم. دووەم ئەوەی کە ترسیان لە جەماوەر هەبێ بێگومان ئەبێت ترسیان هەبێ ینی خۆ ئەگەر قسێک هەیە لە حەدیثە ئەڵێ ئەوەی کە من لا یەستەحی عن الناس لا یەستەحی عن الله، ئەوەی کە شەرم لە خەڵک نەکە شەرم لە خوش ناکە. بەڕاستی پێم وایە ئەم سەرکردەکانی ئێمە حساب بۆ خەڵکەکەن تا ئەندازەیەکی زۆر، بەڵام ڕەنگە هەوڵ بدەن کە لە خەڵک خۆیان بدزنەوە یاخود لە کاتی ینی پرۆسی دیموکراسی ڕێکوپێک جێبەجێ نەکەن تا پێ دوایە بەرپرسیارەتی ئەوان تا ئێستا ئەو بەرپرسیارەتی لەسەروان بووە جێبەجێیان کردووە تاکەی ئەوان بەم شێوە سەیری یاریەکە دەکەن. ئەزانی ئەخر لەم پرسیارەتە من ناتوانم بۆ هەمووان وەگە قسە بکەم، ینی من ناتوانم ئێستا بەنسبەت گۆڕان و پارتی و یا گۆڕان و یەکێتیەوە وەگە قسە بکەم. بەنسبەت پێم وایە باشی کردووە کاک بابەکر بەنسبەت گۆڕانەوە پرسیارەکە موجه بێ بۆ کاک نێشیروان مستەفا. پێ دوایە ئەو ئەگەر بیەوێ ناتوانێ ئاوێک بەم ئاگرێدا بکە؟ بڵێ
ئەزانی ئەتوانێ هەوڵی خۆی بدا و خەبەرێک هەیە کە جەنابی شتامی سووتانە کە گوایە کاک شێخ سەدانی کردووە و قسەیان کردو پێکەوە کە ئەندامێکی مەسئولە لە مەکتەبی سیاسی چێتی بینیوێتی ینی خەبەرێک هەیە کاک نەشوان کە ڕەنگە پرۆژەیەکی هەبێ بۆ ئەم وەزعی کوردستان بەڵام تا چەند ئەو پرۆژەیە قبوڵە بێ دیسان ینی مۆزۆکەوەیە من هەر یەمە پێشەوە تۆ وەرەچیتە دواوە من هەر قسەی باشەکەم تۆ قسەی خراپەکەی ئەمە بەشێکی تری مۆزۆعەکە مۆزۆی کاک نەشوان نییە بەڕاستی کاک هیوا مۆزۆعەکە مۆزۆی دموکراسیە ینی ئەمە مۆزۆکە شخصی نییە مۆزۆعەکە عشیرەتی و قەبیلەیی نییە مۆزۆعەکە قانون و نظامە کە هەمومان چاک ئەیزانین و حتا برانی پارتی باش ئەیزانن و حتا دوێنێ گوێم لە ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی بوو لە کەناڵی ڕوودا و بزانم قسەی کرد کە لیان پرسی چی تۆ نەبینی وتی پەرلەمانە بەحری مەسەلەکان بکە ینی مۆزۆعەکە عەلاقەی بە کاک نەشوان نییە وەکو شەخص و علاقەی بە هیچ کەسێکەوە نیە لە ناو حیزبەکەدا علاقەیە بە چۆنێتی تەماشاکردن بۆ قانون چۆن قانون ئەبینی چۆن سیستم ئەبینی چۆن دیموکراسی ئەبینی پەرلەمانێک لە کوردستانە هەیە بەدەنجی خەڵکی کوردستان دانراوە ئەم پەرلەمانە سەرۆکێکی هەیە ئەم سەرۆکە بەدەنجی پارتی و یەکێتی و گۆڕان و حیزب شیوعی و فلان دانراوە لە سەرۆکی پەرلەمان ینی ئەم پۆستێکی سیمبولیکە پۆستێکی ڕەمزیە پۆستێکی گەورەیە پۆستێکە مساویە بە پۆستی کاک مەسعود بەزانی ینی مساویە بە پۆست سەرۆکی هەرێم و مساویە بە پۆستی سەرۆکی حکوومەت ینی ئەم سێ دەستگای جیاوازن ینی کە پۆستەکانیان مساویە ئەم پۆستە لێ دراوە تەوهینی پێکراوە یانەی پێکراوە کاک نەشوان خەرە ئەولاوە لە مۆزۆعەکە ینی چۆن نتوانێت عیلاجیکە ئەتوانێت چی بکە کاک نەشوان ئەتوانێت بێگومان پرۆژێک بەکە وەرە باڕێکەوێنەوە ئامە بکەن هیچ پەیوەندیە ینی من بەڵێ ببوورە مەبەستمەوە بوو کە هیچ هەوڵێک هەیە بۆ جەولەیەکی تری دانووساندن و گفتوگۆ و قسە لەسەرەوە دەکرێت کە بزوتنەوەی گۆڕان مەرجی هەیە تو پێ وایە مەرزدانان بۆ گفتوگۆ شتێکی یعنی مەقبول بێ یەکمان مەقبول نییە مەرزدانان چونکە مەرزدانان بۆ مەرزدانی بەڵام مەرج شتێکە و حەق و ڕەواتی شتێکی ترە ینی تۆ خۆ ئێمە لە وڵاتێک ئاژین ئەمە هەموو خەڵکی باڵغ و عاقڵ و خەڵکی بڵین سەر و هەژدە ساڵ سیاسەت دەکەن سەر لە وڵاتەدا ینی تۆ پەرلەمانێک کە بە موافقەتی خۆت دانراوە و سەرۆکی بەدانراوە تۆ ئەم کەسە ڕێگای پێگری بە هێزی عسکەری و تێ لای بەری و تێ بە زۆری زۆردارێکی ئەم سەرۆکە بگۆڕی و حیزبێکی تر لە بەرامبەر دۆستاوە ینی ئیتخۆمە بە چ شێوە حەلە بێ ئەم دۆخەبێتەوە ئاستی خۆی سبەینێ سەرۆکی پەرلەمان لابەی بە ئەغلەبیە لابەی بە چۆن لابەی ئارزوی خۆتە من پێم خۆش لابەری بەس کە تۆ سبەینێ پارتی و یەکێتی و فلان ڕێکەوتن ئەم سەرۆکە لابەرن ینی خۆ کەس نەیوتوە کەسێک مقدەسە لە لای گۆڕان ئەمەن نابێت لابچێ یاخود بە قسەکە لەسەرەوەیە کە تۆ بە قانون ئەمیشانە بکەی بە قانون ئەجینا بە غێری قانونی قبول نییە چونکە ڕێگا بدرێ بە غێری قانونی ئەم وڵاتە لەسەر سیستمێکی ناقانونی ڕوە هەتایە بەڵێ کاک بابەکرد لە ئێستادا ئەمە دوا پرسیارم دەبێ بۆ جەنابتان کاتی بەرنامەکەم بەرەو کۆتایی دەڕوە قسە لەسەر با بڵێن هەمومان دەزانین داهاتی هەرێمی کوردستان بودجێ هەرێمی کوردستان کە پێشتر بە یاسا بۆ ئێستا بودجە نییە و یاساکەشی نییە سەدانەوەتی زیاتری لەسەر نەوت بۆ ئەوی ئابووریناسان ناویان لێناوە سەبارەت بە ئەو ئابووریە ڕیعیەی کە هەرێمی کوردستان بە دوای خۆیە کە دەوڵەتێکی ڕێعیشی دروست کردویان حکومڕانیەکی ڕێعیشی دروست کردووە ممچینە لە دەوڵەتی ڕێعی دیموکراسی گەشە بکاتن تا ئەندازێک زەحمەتە ڕاستێکە یعنی بەپێی ئەو دراسانی کە هەیە تەنها ئەزمموی وڵاتێکی و نەرویج یاخود وڵاتێک و بۆتسوانە یاخود وڵاتێکی و کەنەدا یا وڵاتێک و ئەلاسکا کە وڵاتی دیموکراسی سەقامگرتو بوون توانیویانە ئیسفادە لە نەوت بکەن و وڵاتەکانیان پێش بخەن و دیموکراسیشی چەسپا و سەقامگرتو نخبەیەکی ئازا و قانونی توانیوێتی سەرۆتی ئەم وڵاتە بەرە و ئیسفادە لێکردن ببە و حتى لە نەرویج کە نمونەیەکی هەرە سەرکەوتوی دنیاە بۆ مۆزوعی نەوت وەکو باس کرد لە اقتصادی ڕێعیە توانیویان دەرباز بن حتى نەوتیان نەکردووە نەخسۆتە ناو بودجێ وڵاتەکانەوە نەوت خارجی بودجەیە نەوت نەکراوەتە ینی مەصدەرێک بۆ ژیان شتیکە هێناوەتە پێشەوە و ئیسفادە لە نەوتەکەکەن بۆ جیلەکانی داهاتووی خۆیان بە هەزاران ملیارد دۆلاریان کۆ کردوێتەوە بۆ نەوەکانی داهاتوو بەداخە لە وڵاتی ئێمە ئێستاهی سەد جیلی داهاتووشمان خواردووە بزانم لە ئێستا قەرزاریشی نیاوارش قەرزارە من بۆ هەیە ئێمەوە لەبەرەوە ئەبێ نخبەیەکی دیموکرات و
زۆر قانونی بتوانێت ئەم وڵاتە دەرباسکە لەم ئەزمەی کەتیاتی و لە ئەزمەکانی داهاتووشی. بەڕێز بابەکرد دڕێی نووسەر و ڕۆشنبیر زۆر سپاس بۆ ماوەی کە لەگەڵمان بوویت. بینێران بەم جۆرە هاتمە کۆتاییەنان بەم ئەڵقەیەی پانۆرامای ئەڤڕۆی هەواڵەکان.